سەلامەتی گیانی پەیامنێرمان لە ئەستۆی هێزە ئەمنیەکانی سلێمانیە. ڕاگەیاندراوێکی بەپەلە لە پایتەخت میدیاوە. دوای زیاتر لە 35 کاتژمێر لە دیارنەمانی پەیامنێرمان جووتیار ڕەسووڵ لە دەڤەری ڕاپەڕین. زانیاری تەواومان لەسەر بێسەر و شوێنبوونی دەستکەوتووە و دڵنیاین لەلایەن ئاسایشی گشتی یەکێتی ڕفێنراوە و ئێستا لە سلێمانی دەست بەسەرە. جووتیار ڕەسووڵ لە دوێنێ سێشەممە کاتژمێر 11:30 خولەکی پێشنیوەڕۆ بێسەر و شوێنە. تاوەکو بەیانی ئەمڕۆ تەلەفۆنی بۆ دەچوو بەڵام وەڵامی نەدەدایەوە. کاتژمێر 7:36 خولەکی بەیانی مۆبایلەکەی داخرا. بەپێی زانیاری و بە دوواداچوونەکانمان کە لەلایەن سەرچاوەی باڵا و تایبەت پشتڕاست کراونەتەوە، مۆبایلەکەی لە گەڕەکی قالاوە لە شەقامی بازنەی مەلیک مەحموود کوژێنراوەتەوە. ئەو شوێنە نزیک لە بارەگای سەرەکی ئاسایشی گشتی سلێمانیە. پەیامنێرمان لە کاتی کاری ڕۆژنامەوانی دەستگیر کراوە کاتێک لە ڕێگا بوو بۆ ڕووماڵکردنی گردبوونەوەیەک لە دۆڵی سماقوڵی لە لایەن هێزێکی ئەمنیەوە بە ئۆتۆمبیلەکەیەوە ڕفێنراوە. ئەمە لە کاتێکدایە هیچ دۆسیە و سکاڵایەکی پەیوەست بە کاری ڕۆژنامەوانی لەسەر نەبووە کە سوکارەکەیشی پێیان ڕاگەیاندوین کێشەی کۆمەڵایەتی لەگەڵ هیچ کەسێکدا نەبووە، بۆیە هیوادارین هیچ دۆسیەیەکی بۆ دروست نەکرێت. ئێمە وەک پایتەخت میدیا سەلامەتی و گیانی پەیامنێرمان جووتیار ڕەسووڵ دەخەینە ئەستۆی ئاسایشی یەکێتی و هێزە ئەمنیەکانی سلێمانی. داوایان لێ دەکەین بە زووترین کات چارەنووسی ئاشکرا بکەن و ئازادی بکەن. داواش لە تەواوی ڕێکخراوە ناوخۆیی و نێودەوڵەتیەکانی ڕۆژنامەنووسان، کۆنسۆڵخانەی وڵاتان لە کوردستان و خودی وەزارەتی ناوخۆی کوردستان و دەستەی مافی مرۆڤ دەکەین لەسەر ئەم کەیسە بێنە دەنگ و فشار بکەن بۆ ئازادکردنی. ئێمە وەک پایتەخت میدیا جگەلە ئاگادارکردنەوەی ڕایگشتی سەرجەم بەڵگەکان و زانیاریەکانی پەیوەست بەم ڕفاندنە ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەین و بێدەنگ نابین تاوەکو ئازادکردنی. جارێکی دیکەش دووپاتی دەکەینەوە پێویستە تەواوی هێزامنیەکان لە چوارچێوەی یاسای ژمارە 35 ساڵی 2007 ڕۆژنامەگەری مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان بکەن و چیتر نەیان ڕفێنن. پایتەخت میدیا 29/4/2026